بەیانیەکی زووی دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز هێشتا کە بەشێکی کەم لە خەڵکی لە خەو هەستا بوون هەواڵی سوتانی بازاڕی دارستاوەکە بە کاسبکارانی بازاڕەکە درا. کاسبکاران تاگەیشتنە ئەوێ ئاگر هەموو شتێکی سوتاندە بوو. دوای چەند ڕۆژێک لە سوتانی بازاڕەکەیان ئێستا دەستکراوە بە نۆژەنکردنەوەی، بەڵام کاسبکاران داوای قەرەبوو دەکەنەوە دەڵێن ڕەنجی گەنجیان بە هەوادا چووە. چەند دقەیەک پێش ساعە حەو بوو، تقریبان چارەکێ پێش حەو تەلەفۆنێکم بۆ هاوتیان بازار گڕی گرتووە فریاکەوە. ئیتر کاتم نەگەیشتە سەر شەستێکە، تەلەفۆنێکی ترم بۆ هاوتیان دوکانەکە بە تەواوەتی سووتە. کاتم بەسەر ئەم وەزعەیە هاتم. هیچی بۆ دەر نەچوو بوو؟ ناوەڵا هیچ چیم بۆ دەرچێت لێرە. وەڵڵاهی بڵێم بە گشتی نازانم، لێرە شتی خەڵکی تیا بوو، جلوبەرگی خەڵکی تیا بوو، کەلام بوو، تماشی خەڵکم لا بوو، ئیتر هیچی نەما. وەڵڵاهی شتەکە هەیە، قسەکە هەیە، تر نازانین کەی دەست پێکرێ و چۆن دەست پێکرێ ویان نازانین. وەڵا قوربان ئەشای زستانی تیا بوو پڕیتەوە و شوشەوانە، بەڵام نەما بردبوو، هەنە هەیتری تیا بوو. دوای کردمان تقریبا 3 ڕۆژ 4 ڕۆژ پێش ئەشیامان بووین، ئەشیامە بەردەما بووین. ئەمە خۆم جوبلم لێرە. ئیتر ماتۆڕای تیا بوو، ماتۆڕی بڕشای تیا بوو، ماتۆڕی غەسالی تیا بوو، شتی ئەنوا ئەشیای تیا بوو. بەڵام هیچ دەرنەچوو، 105 بۆ دەرچوو. 105. وەڵا یەکردم موشم بۆ دەرچوو، یەکردم ماتۆڕی غەسالە، ئەگەنا هەموو سوتا. وەرەقەیەک زیانم بەرکەوتووە تقریبا. هەروەڵا چکە مەجموعەیەکی مابوون، ئەوانش هەڵقرچاون، لایەکی گەرم بۆ لایەکی سوتاوە، تر بە دڵنیاییەوە ئەوانش هەر بە کەڵکیەوە نایە بفرۆشێن. کەسێک بە تۆمەتی هەبوونی پەیوەندی بە سوتانی بازاڕی دارستاوەکەەوە دەستگیر کراوە کە بە ڕەگەز عەرەبی سووریە و تا درنگانێک دەوترێت لە بازاڕەکە لە حیمی کردووە. بەڵام گومانێک هەیە کە ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بوو بێت، نەک لە حیمکردن. لیژنەیەکیش لە بەرگری شارستانی وردەکاریان کۆ کردوێتەوە و سەرپەرشتی قەرەبووکردنەوەکە دەکرێت. ناوی 116 دوکانداری نووسیوە بۆ قەرەبوو. یەکێک لە نوێنەرانی بازاڕەکە بە پەیامی وت زۆرترین زیان $100,000 و کەمترینیشان $7,500 کە بەرکاسبکاران کەوتووە. ناتوانانی بێخەمڵێنی لەبەرەوەی دوکانەکان جیاوازن ئیش و کارەکانیان، یعنی ئەو بابەتانی کە ئیفرۆشن هەرێکی شتێکە، ناتوانانی تۆ تەحدیدیکەی. چەند دوکان ناو نووسراوە بۆ ئەوەی کە زیانە مەژ؟ ئەوەی کە من بیزانم 116 دوکان نووسراوە لەگەڵ 8 مێز بڵێن بە چاخانە و خواردن. بەم دوکانانی یارەشۆکە؟ بەڵێ بەڵێ. بە کوڕێکی مناڵی سووریا دەستگیر کراوە. بەڵێ کوڕێکی پێم وایە 16 ساڵیشە. پەیوەندی چی بۆ بە ڕووداوەکە؟ ئەلەساس ئەوەی بە ئێمە وتراوە ئەلەساس لە حیمی کردووە لەبێ. بەیانیە شەو. بۆ کاسبکارانی ئەم بازاڕە سوتانی دوکانەکانیان کۆتایی ڕێگەکە نییە، دووبارە دەست دەکەنەوە بە نۆژەنکردنەوەی بازاڕەکە و بە ناوی خوددا دەست پێ دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.